هەڵبژاردن تەواو بوو، کەمپەینەکان تەواو بوو، و لەو ماوەیەدا کە پرۆسەی هەڵبژاردن بوو گوێیەکان زۆر قوڵاق بوون، چاوەکان زۆر کرانەوە، بەڵێن و وادەی زۆر درا، بە بلۆک بەڵێنیان بە خەڵک دەدا نەک یەک و دوو. ئێستا کاتی ئەوەیە کە لە جێگەی ئەوەی کە خەڵکی کوردستان چاوی لەوە بێ حکوومەتی داهاتووی بەغدا چۆن دەبێ، یەکێتی و پارتی چەند کورسیان دەبێ یا نابێ، کاتی ئەوەیە کە یەخەی دەسەڵاتی یەکێتی و پارتی و تەنانەت هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش بگرن بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە بە خەڵکیاندا. ئەگەر هەڵبژاردن کۆتایی هاتووە، بەڵام ویستەکانی خەڵکی کوردستان، داخوازیەکانی خەڵکی کوردستان، بێدەرەتانی خەڵکی کوردستان، بێموچەیی خەڵکی کوردستان، نەبوونی خزمەتگوزاریەکان بۆ خەڵکی کوردستان، یار نەبوونی ئایندی سیاسی خەڵکی کوردستان، هەموو ئەوانە لە جێگەی خۆیان ماونەتەوە. هەموو ئەوانە پێویستی بەوەیە کە لە ڕێگەی خەباتێکی، لە ڕێگەی لێکەڵپێکرانی خەبات، لە ڕێگەی دەست خستنەراو دەستی یەک، لە ڕێگەی دەستبردن بۆ کاری ڕێکخراو، هەم یەخەی دەسەڵات بگردرێ بۆ ئەو بەڵێنانەی کە داویانە، هەم بۆ ئەوەی کە خۆیان ببنە گوشار لە خوارەوە بۆ سەر دەسەڵاتی بزوتنەوەی ناسیۆنالیزم و ناسیۆنالیزمی کورد بۆی خواستەکانی خۆیانیان بەسەردا بسەپێنن.